لەگەڵ دەستپێکردنی خۆپشاندانەکانی سووریا لە ساڵی 2011دا کورد لە وڵاتە بەشێک بوون لە شەقامی ناڕازی و داوای لەسەر لەکارلەبردنی بەشار ئەسەدی سەرۆکی سووریایان دەکرد. لەگەڵ درێژەکێشانی خۆپشاندانەکان و دروستبوونی فەزایەکی ئازاد، لایەنە کوردیەکان ویستیان بە پێی پەرژەوەندی خەڵکی کورد مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی سووریادا بکەن و دەستیان کرد بە دامەزراندنی چەند ئەنجومەنێکی سیاسی تایبەت بە خۆیان. لە 26 تشرینی یەکەمی ساڵی 2011دا دوای تێپەڕبوونی 4 مانگ بەسەر خۆپشاندانەکانی سووریادا 12 پارت و لایەنی ڕۆژاوای کوردستان و ژمارەیەک کەس و لایەنی سربەخۆ ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ناسرا و بە ئەنە کەسەیان پێکێنا. پارتەکانی بەشدار لە ئەنجومەنەکە بریتی بوون لە 2 باڵی پارتی دیموکراتی کوردستان و پارتی یەکێتی کورد لەگەڵ چەند پارتێکی دیکەدا. هاوکات لە 16 کانونی دووەمی ساڵی 2011دا ئەنجومەنی گەلی ڕۆژاوای کوردستان دامەزرا کە پێکاتبوو لە پارتی یەکێتی دیموکرات پێدا بە سەرۆکایەتی ساڵح موسلیم و ئاسی عەبدوڵڵا و هەندێک پارتی مەسیحی و ژمارەیەک کەسی سربەخۆ. دواتر بووە هۆی دروستبوونی تەفگەری دیموکرات ناسرا و بە تەفدەم لە ڕۆژاوای کوردستان. لەگەڵ بەردەوامبوونی بارودۆخی سووریا، ئەنجومەنی نیشتیمانی کوردی لە سووریا ئەنە کەسە پەیوەندی لەگەڵ هاوپەیمانی ئۆپۆزسیۆنی سووریا دروست کرد کە داوایان دەکرد بەشار ئەسەد لە دەسەڵات نەمێنێت. لە بەرامبەردا ئەنجومەنی ڕۆژاوای کوردستان پەیوەندی لەگەڵ دەستەی هەمانگی ئۆپۆزسیۆن دروست کرد کە داوایان دەکرد سووریا ببێتە وڵاتێکی دیموکرات بەبێ ئەوەی باسی لابردنی بەشار ئەسەد لە دەسەڵات بکەن. ئەو جیاوازیەی لە تێڕوانینی هەردوو ئەنجومەنەکە دەبینرا درزی خستە ناو شەقامی کوردیەوە لە خۆراوای کوردستان. بۆ لە یەک نزیکردنەوەی هەردوو ئەنجومەنەکە، سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبنەوەیەکی لاولێر ڕێخست لە 11 حوزەیرانی ساڵی 2012دا. دوای دانووسان ڕێکەوتنامەیەکیان واژۆ کرد کە دواتر بە ڕێکەوتنامەی هەولێر ناونرا و تێیدا دەستەیەکی کوردی باڵا پێکێنرا. بەڵام دوای سەرنەکەوتنی لە 5 کانونی دووەمی ساڵی 2014دا جارێکی دیکە هەردوو ئەنجومەنەکە لە هەولێر کۆبوونەوە و ڕێکەوتنی دووەمی هەولێریان ئیمزا کرد. لە سەروبەندی ئیمزاکردنی ڕێکەوتنامەکان و ئیشپێنەکردنیان لە ئەرزی واقیعدا، بارودۆخی خۆراوای کوردستان بە هەمان شێوەی ناوچەکانی دیکەی سووریا بەرەو خراپی دەڕۆیشت و ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش هێرشی بۆ سەر ناوچە کوردیەکان دەست پێ کرد. دوابەدوای دروستبوونی مەترسیەکان بۆ سەر ڕۆژاوە، جارێکی دیکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەردوو ئەنجومەنەکەی بانگێشتی هەرێم کردەوە و لە 22 ئۆکتۆبەری ساڵی 2014دا ڕێکەوتنامەی دهۆکیان واژۆ کرد. لە ئێستادا دوای ئەوەی ڕەوشی سووریا پێینایە ساڵی پێنجەمەوە، دۆخی وڵاتە بەرەو خراپتر دەڕوات و ناکۆکی لایەنەکان و دۆخی ناوچە کوردیەکانیش لە ناوچەکانی تری سووریا باشتر نییە. بە تایبەت دوای هەڵبژاردنە شارەوانەکان لە کانتۆنی جەزیرە و بایکۆتکردنی پرۆسەکە لەلایەن ئەنە کەسەوە و هەڵپەساردنی کارکردن با ڕێکەوتنامەی دهۆک، لە ئێستادا دوور نییە جارێکی تر واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی تر و بە ناوێکی ترەوە لە نێوان دوو ئەنجومەنەکە لە باشووری کوردستان ببەستن.